والله ئێمە ئەو شوێنانەی کە لە دەرەوەی بازارن لە ئەطرافی خانقین بۆیان هەیە واز بن و ئیشەکان خۆیان بڕێوە ببەن بۆ ئەو خەڵکە استفادە بکا بتوانێت شار لێ بسێنێ ئەوەی ناو شار قەدەغی لەبەرەوە کە خەڵک تەجمع نەکا بۆ ناو بازار کێشەمان ئەوەی ما تەجمع نەبێ و بۆ ناو دەرەوەی شار زۆر تەبیعیە ئەم دوکانە واز بن و خەڵک بتوانێت شیەکانی خۆی لێ بسێنێ. تدوان تجدوا ما عبال سواو